P50 Pro 4 دانە کامێرای پرۆفشنال لە بەشی دواوە لە خۆ دەگرێت و ئاخۆ سیستەمێک لە خۆ دەگرێت کە لە ئێستا ئێوە زۆر چاوەڕوانی بوون کە بە هارمۆنی OS یاخود بە MUI بەردەست دەبێتدا بازاڕەکانی جیهاندا و بڕی باتریەکەی چەندە و نرخەکەشی چەندە و تێکرا دیزاینەکەش کە ئێوە زۆر گلەیتان لە دیزاینەکەی بۆ ئێوەی دەخینە ڕوو بینەر با من تاوەکو کۆتایی. سڵاوی خی گەورەتان لێبێ من هیوام هیوازە زیلمانی وەکەم شرەتێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیدیۆ ئەم زارەماندا پێداچنەوەشی تەواوەتی بۆ موبایلی هواوی P50 Pro ئەنجام دەدەین. P50 Pro یەکێکە لە جوانترین موبایلەکان کامێراکانی زۆر پێشکەوتوترن کە وەک لە خێزانی پی هواوەیە کە خێزانی پی هواوی P50 Pro بەردەستخێت لە مانگی هەفتی ساڵی ڕابردوو و لە مانگی یەکی ئەم ساڵدا بە ڕووی جیهانیدا بڵاو کردەوە بە چێ ڕووکارێک یاخود لە مەسی سیستەمێک لە دواتەدا باسی لێوە دەکەین. بینەوە باسی خۆمان کە باسی کامێراکانی کە زۆر باڵادەستە لەم نێوەندەدا. P50 Pro ئەو موبایلەیە کە تا چەندەها ساڵ لە دوای یەک نمایشی کرد بێت کۆمپانیای هواوی لە ڕیزبەندی یەکەمی باشترین کامێرای داناوە کە پێگەی ئەکسۆمارێک پێداچنەوەکی بەسەر سەرجەم کامێراکانی P50 Pro ئەنجامدا هەم لە بەشی دواوە هەم لە بەشی سێلفیدا کە لە پلەی یەکەمدا بۆ باشترین کامێرا لەنێو هەموو ڕکابەرەکانی جیهاندا هەم لە دووە بەشی دواوە هەم لە بەشی سێلفیدا لە بەشی دواوەیدا خاوەنی 144 خاڵە و لە بەشی سێلفیشدا خاوەنی 106 خاڵە بۆ باشترین کامێراکانیش هەڵبژێردراوە. ئەگەر بینە سەرباسی کامێرای ئەم موبایلە لە بەشی دواوەیدا خاوەندارێکی لە 4 دانە کامێرا دەوێت سەرێکیان بە ڕوونی 50 مێگاپیکسلی کۆمپانیای سۆنی بە قەبارەی 1 لەسەر 1.8 ئینچ و بە قەبارەی پیکسلی 1.22 مایکرۆمەترە. هاوینەکانیشی لەلایەن کۆمپانیای XZ-ەوە بۆی بەردەستراوە. کامێرای دومیان بریتە لە کامێرایەکی بۆشەفراوان بە ڕووی 13 مێگاپیکسلی کۆمپانیای OmniVision. کامێرا سێمیان بریتە لە کامێرایکی پێریسکۆپی تەلەفۆتۆ کە ڕوونیەکی 64 مێگاپیکسلی کۆمپانیای OmniVision بە قەبارەی 1 لەسەر 2.0 ئینچ توانای هێنانە پێشەوەی 3.5x ئۆپتیکاڵی هەیە و لە کۆتا ئاستی هێنانە پێشەوەی 100x زوم لە خۆ دەگرێت. دەربارەی ئەوەی لەوانەیەوە پرسیار بکەن ئاخۆ ئەم موبایلە لە زۆربەی ریگەکان و یاخود سایتی فەرمی کۆمپانیای هواوی دەڵێت ئەمە توانای هێنانە پێشەوەی 200x هەیە. ئەم کردەیە چۆن وا دەکەن؟ ئەگەر بێت و ئێمە وێنەیەکی 100 مێگاپیکسلی بگرین دواتر لە نێو گەلەری خۆیدا بچین ڕێنجی بکەین یاخود زومی بە پەنجەکانی خۆمان بگەین ئەو کات دەبێت بۆمادە دەکەوێت کە 200x هێندەیە یاخود ئەگەر وینەیە کە بە 100x زومان گرت
ئاستێکی زۆر باشمان پێشکەش دەکات. کامێرای چوارەمیان بریتە لە کامێرایکی مۆنۆکڕۆم یاخود بە زمانی کوردی وینی ڕەش و سپی بە ڕوونی 40 مێگاپیکسلی کۆمپانیای ئۆمنیڤیژن. هەرچی دەربارەی کامێرای سێلفی ئەم مۆبایلەیە لە زۆری گۆشەفراوانە بە پەیوانی 100 پلەوە بە ڕوونی 13 مێگاپیکسلی کۆمپانیای سۆنی. هەرچی دەربارەی ڤیدیۆگرتی ئەم مۆبایلەیە لە بەشی داوایدا پشتگیری لە ڕوونی 4K و 60 ملە لە سەرکەیەک دەکات. بە هەمان شێوە بۆ کامێرای سێلفیش پشتگیری لە ڕوونی 4K و 60 ملە لە سەرکەیەکدا دەکات. هەرچی دەربارەی سلۆمۆشنی مۆبایلەوە تا خاوکردنەوەی ڤیدیۆ دەتوانێت بە ڕوونی 1080p و 960 ملە لە سەرکەیەکدا تۆمار بکات. سەبارەت بە دیزاینی ئەم مۆبایلە کە زۆرێک لە ئێوە ڕخنەیەکی زۆرتان لێ دەبێت. بەلای هەندێک کەسەوە جوان و بەلای هەندێک کەسیشەوە دیزاینێکی ناشرینی لە خۆ بێت وەک ئەمە کە کۆمپانیای هواوی بە دوانە ئەڵقەی یاخود دیزاینی دوانە ڕەنگی کامێرا ناو دەدات. ڕەنگەکەشی بریتە لە ڕەنگەکەی ڕەنگی گۆڵد بە ڕێژەیەکی زۆر ئاوێنەی لە خۆ دەگرێت. ئەواتە دەتوانێت خۆت تێدا ببینیتەوە. بەهەمان شێوە بۆ ڕەنگی ڕەشەکەشی هەر بڵین شادۆ بە زمانی خۆمان ئاوێنەییە وەک لە بین وسە دیزاینی کامێراکانی لە بەشی سەرەوەیدا سێ دانە کامێرا لە خۆ دەگرێت لە نێو ئاڵقەیەکدا و بەشی خوارەوەشدا فلاشێک و کامێرای زوومەکەی لە خۆ دەگرێت و لە تەنیشتەکەشدا فلاشی زینۆن لە خۆ دەگرێت. ئەم فلاشە بەکارێت بۆ وینەی پۆرتڕێتەکاندا کە لەپاڵ ئەوەی کە فلاشەکەی تر هەندێک ڕەنگی فلیکەری زیانبەخش دەبەخشێت ئەمەیان وینەکان سمۆنستر دەکات ئەواتە بڵێن نەرمتر دەکات. تەنیشتەکانی بڵێن یاخود لایەکانی ئەم مۆبایلە لە بەشی سەرەوە خوارەوەیدا دەرچەی کۆنتڕۆلکردنی ئامێرە کارەبایەکان یاخود بڵێن تەلەڤیزیۆنە سبلێتە یاخود هەر پلێرێک بێ توانێت کۆنتڕۆلی پێوە بکرێت. لە تەنیشتیدا بڵندگۆیەکی تر دەبەخشێت و ئەمەشمان بیرنێسی مۆبایلەکە دوانە بڵندگۆی ستێریۆیە هەم لە بەشی خوارەوە بەشی سەرەوە دەنگی لێوە دەردەچێت. هەرچی دەربارەی پارێزەری بەشی دوای ئەم مۆبایلەیە ڕووپۆشێکی سیرامیک لە خۆ دەگرێت و پارێزگاری لێوە دەکات. هەر لە لاشەی مۆبایلەکە ببینینەوە خاوەنداریەتی لە بڕوانامەی IP68 بەرگری تۆز و ئاو دەکات بۆ ماوەی 30 خولەک لەژێر ئاو. ئەگەر بێت و بچینە باسی خاڵێکی تری جەوهەری ئەم مۆبایلە ئەو ڕوونماکەیەتی کە خاوەنداریەتی لە ڕوونمایەکی ئۆریک دەکات بە قەبارە 6.6 ئینچ و بەڕوونی سەر و فول HD+ و لە خۆگرتنی 450 ppi. مۆبایلەکە تێکڕانێبوونەوەی 120 لە خۆ دەگرێت. تێکڕاڕواندانەوەی سەری 50 بریتە لە 300 هرتز و پیشاندانی سەر و 1 بیلیۆن ڕەنگ و هەروەها پشتگیری لە هەردوو دۆخەکانی DCI-P3 و HDR+. دەکات. حاڵێکی گرنگیش لە ڕوونمای مۆبایلە دەبریتە لە خۆگرتنی 1440 هرتز بۆ لە ناوبەرگرتیش لە زیانبەخشەکان کە ئەمەش چەشنێکی ڕقەواڵەیە لە مۆبایلەکە لە ڕوونمای مۆبایلەکەدا بەردەستکراوە. هەرچی دەربارەی پارێزەری ڕوونماکەیە ڕووپۆشێکی سێرامیک لە خۆ دەگرێت. باتری ئەم مۆبایلە با فراوانی یاخود لەمەتوانستی 4160 میلی ئەمپێرە با بارگاویکەرەوەی خێرای 66 واتی و بارگاوی بێتەرەکەشی 50 وات پشتگیری دەکات. ئەگەر بێت و لە بەشی ناوەکەی یاخود لە پلاتفۆرمی مۆبایلەوە باسی لێوە بکەین مۆبایلەکە خاوەنداریەتی لە چیپسێتی سناپدراگۆن 888 4G دەکات نەک 5G و ئەمە بۆ جۆری جیهانی و بۆ جۆری چینەکەشی خاوەنداریەتی لە کیری 9000 دەکات. گرافیک کاردەکەی جۆری سناپدراگۆن بریتە لە ئەدرینۆ 660 و گرافیک کاردەکەی کیری 9000 کە بۆ جۆری چینی وەک باسمان لێوە بەدەستکراوە بیتم لە ماڵێکی 7824 ناوک. هەرچی دەربارەی بیرگی ئەم مۆبایلەیە خاوەنداریەتی لە بیرگی 250 گیگابایت دەکات لە جۆری UFS 3.1 و بڕی ڕامەکەش بیتە لە 8 گیگابایت لە جۆری LPDDR5. مۆبایلەکە بە بیرگەی 250 گیگابایت و ڕامی 8 گیگابایتدا کوردستانی عێراقدا بەدەستکراوە. بە ڕەنگەکانی ئەم ڕەنگەی کە باسمان لێوە کردەوە ڕەنگی گۆڵدەکەی و ڕەشەکەشی لە تەنیشتدا ڕاوەستایە. ئەگەر بێت و بینی سەرباسی نەرماڵی ئەم مۆبایلەکە باس و خواستێکی زۆری لەسەر لەنایان خەڵکیەوە و یاخود بن هەوادارەکانی هواویەوە ئاخۆ بۆ جۆری گلۆبال کام ڕووکار یاخود بڵین کام سیستەم لە خۆی گرتووە. ئەگەر بێتە سەرباسی ئەمەی کە وڵامێکی شۆکهێنەرە هواوی لە P50 Pro-دا هیچ هارمۆنی OS-ێکی بەردەست نەخستووە بەڵکو هەنیا ئیمۆشن UI وەشانی 12 بەردەست خستووە. شتێکی سەیرەکە هواوی هارمۆنی OS بۆ جۆری زیانی بەردەست نەخستووە. ئەمەش بەوە دەگەڕێتەوە کە لە ماوەکانی ڕابردوودا هواوی بە فەرمی ڕایگەیاندەوە نیمچە فەرمی بوو کە ئیمۆشن UI 12 بۆ جۆری جیهانی بڵاو کردەوە کە هەمە ئەتوانین بڵێن هەمان تایبەتمەندی و هەمان چەشنەکانی هارمۆنی OS وەشانی دووبی لە خۆ گرتووە و هواوی بەبێ ئەندروید یاخود هیچ شتێک ئاماژە پێ نەداوە کە لەسەر چ ئەندرویدێک بنچینێکراوە بەردەستی خستووە مۆبایلەکانی زۆری جیهانی کە ئەوەشی ڕاگەیاند کە هەتاوەکو نیوەی یەکەمی 2022 بە هەموو مۆبایلەکانی هواوی دەگەن و لە ئێستاشدا لەسەر کۆمەڵێک مۆبایلە کوردستان و عێراقدا پێیان گەیشتەوە لە زنجیرەی پیچل و مەیچلدا. کۆتاشت کە باسی لێوە بکەین کە ئەمە ماوە بە ئێوەی ڕابگەینی نرخی مۆبایلەکە. نرخی مۆبایلەکە لە کوردستان و عێراقدا بە $999 بۆ بیرگەی 250 گیگابایت و ڕامی 8 گیگابایت. لە کاتی کردنیشیدا تابلێتێک بە دیاری وەردەگرێت. لە کۆتاییدا ئەمە پێداچوونەوەی تەواوەتی و گشتگیر بوو بە سەردەم تابلێتەکانی هواوی P50 Pro کە ئێوە زۆرێک لە مێژوو کە چاوەڕوانی دوای 7 مانگ بەردەستدا زۆری جیهانی و ئێستا لە بازاڕەکانی کوردستاندا بەردەستە. لە ڕۆژانی داهاتوودا مقدر نەبێ خوا بکاتە قسمەت پێداچوونەوەشی تەواوەتی بۆ سەردەم کامێراکانی بەشی دواوە و پێشەوەی مۆبایلەکە دەکەین. تاوەکو ڤیدیۆیەکی دواتر بەخواتان دەسپێرم.
هەر شاد